ئێمە وەڵایی کێشەمان بەس ئاوەکەمان لەبەری دوسێ جار شتویانە چاکێکی نییە چاکیان نەکردو بە ناخێری جانێ بەس بۆ ئاو چوینە بۆ کەرکووک هەفتە بەس لە کەرکووک بووینە چوینە بۆ ئاو دایکشم و تێدی چۆن ئێوە دامە دێنەوە بێزار بۆ لێمان وتمانە بۆز بۆ ئاو ئێستا تاتەنگی سەربامان گشتی قوڕا ئارە وەڵا ئەوە نەچوینە بۆ کەرکووک هەر بێزار بوونە ئەوە نەچوین بۆ کەرکووک لە بەس گشتی لەبەر ئاو وەرە ئێستا سەربام قەترە ئاوی دێنێ ئاو نێ بیخۆینەوە خنکاین ئاو نێ بیخۆینەوە لێو خۆمانە شۆین دوو شەر گەڕبووین بەخوا گەڕبووین سێش دوو لە ڕوویەوە هەر دایماچین بۆ ئەوە سارەمان هین بوو تێک چوو دوایش چاکمان کردەوە دیسان چەقاینەوە دیسان چوونەوە بە کەرکووک جارمان پێز بوو دیسان خۆمان شۆردەوە ئەنجاتینەوە ئەو سارمان هینە ئەو سارمان پێ ئەڕووین بۆ کەرکووک چ لە زارەخوا دینەوە چ لەخوا هەر مردین پاریان شمان پێ نێ دایما ئاو بکڕین هەر خنکای مردین بارە وەڵا زۆر بێتاقەت بووینە یعنی لە گیان خۆمان بێزار بووینە باوکم وتی یەک جار با بەرکەین بۆ کەرکووک باشترە بەخۆ ئارە بەخۆ هەر بێ ئاوی خنکاین 19 جار بەس جار وا بۆ چووەتە 22 ڕۆژ 22 ڕۆژ جارێ ئاو ناتووە